ئەکرێت بڵێن گۆڕانکاری هەمیشە لە بەردەوامیدایە و هەر لایەنێکی کۆمەڵگە بە پێی ڕۆژگار ڕوو لە گۆڕانکاریە کات و پەروەردەش وەکو لایەنێکی سەرەکی کۆمەڵگا وەکو لایەنێکی سەرەکی بۆ هەر تاکێکی کۆمەڵگە بە دەرنیە لەو گۆڕانکاریانە بەهۆی ئەو گۆڕانکاریانی کە ڕۆژانە ڕوو لە هەرێمی کوردستان بە تایبەتیەکەن من باز لە هەرێمی کوردستانەکەین باز لە پەروەردەی هەرێمی کوردستانەکەین و هەروەها باز لە گرنگی و هەبوونی پەروەردەی هاوچەرخەکەین بە تایبەت لە هەرێمی کوردستان و باسی ئەو گرفتانەشەکەین کە لە پێشترا ڕوبەڕووی پەروەردە بووتەوە و چۆن هەوڵی چارەسەرکردنی ئەم گرفتانەی بەردەم پەروەردە بدرێت بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شوان شێخە قەرەنی وەکو شارەزا لە بواری پەروەردە لە هەمان کاتدا کاندیدی ژمارە 4 لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان مامۆستا سڵاوت لێبێ ئەم کاتەوە باش ئەو کاتێ ئێوەی ئازیز بینەرانی کورساتی ئازیز باش بە هیوام هەمیشە لە سەرفرازی دابن سواز بۆ تۆ مامۆستا بە پێناسەیەکی پەروەردەی هاوچەرخ دەست پێ بکەین مەبەست لە پەروەردەی هاوچەرخ چییە؟ پەروەردەی هاوچەرخ ئەو پەروەردەیە کە پشتە بەستێ بە هەموو ئەو مۆدەل و ڕێباز و ڕێگەیانەی وانەگوتنەوە فێرکاری کە لە چوارچێوەی پرۆسەی پەروەردە خزمەت بە پرۆسەکەکەن و سوود لە ئەزمموی وڵاتان و پێشکەوتنی تەکنەلۆژیا و جیهان وەرەگرێت بۆ ئەوی بتوان کای پەروەردە لە کایەیەکی چەقبەستوی کە لە ڕابردوو بە شێوە تەقلیدیەکەی بتوانێت بگوازرێتەوە بۆ شێوازێکی کە مامەڵەیەکی دروست لەگەڵ فێرخوازانی ئەم سەردەمەدا بکە بۆتە نەزان قۆناغی ڕابردوو سیستەمی پەروەردە لە دۆخێکی چەقبەسوودا بوو ئێستا پێویستی بە قۆناغێکی نوێ لەبەرەوەی جیهان لە خێراییەکی زۆردایە تەکنۆلۆژیا لە پێشکەوتنیەکی زۆردایە بۆیە پەروەردە ئەتوانین بڵێن پەروەردەی مۆدێرن ئەو پەروەردەیە کە ئەتوانێت پشت بە بەو میتۆد و ڕێبازانە ببەستێکە لە ئێستادا لە وڵاتانی پێشکەوتوو بەرکارن کاریان پێکرێ ئەزمون کراون و توێژنەوەیان لەسەر کراوە ئەتوان لە هەرێمی کوردستانیش متربەی ئەم ئەزمونانەی وڵاتانی پێشکەوتوو بکرێ بۆی بتوانن هەرێمی کوردستان پەروەردەیەکی مۆدێر و هاوچەرخی هەبێت لە ئاسپاستی قۆناغەکەدا بە بۆی فێرخوازان و ئەوانەی لە کای پەروەردەکارەکەن بتوانن سوود بە دەوروبەر و کۆمەلگاکان بێن لە هەمان کاتدا مەهارە و توانای ئەوەی لە فێرخوازدا هەیە بدۆزرێتەوە بۆ ئەوی ئاراسە بکرێت بۆ خزمەتکردنی کۆمەلگا زۆر باشە مامۆستا شوان ئێستا بۆ ئەوەی کە ئەو پەروەردە سەرکەوتووەی وڵاتان بهێنرێت لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێ پێویستی بە چییە؟ ئەوێ چی بۆ بکرێت هەنگاوەکان چییە؟ بناغەکان کامانەیە؟ هەنگاوەکانی بێگومان پێویستی بە ئامادەسازیە یەکێک لەو کێماسیانەی لە ماوەی ڕابردووە بۆ لە کابینێک لە دوایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە وەزارەتێک دێت دەست بەکارە بێت لە ستافێک لە وەزارەتی پەروەردە لەغۆی هەموو ئەو بابەتانی پێشخۆیە کاتەوە بێگومان دیارەکاری باش کراوە بەڵام کاتێک کە وەزارەتێک ستافەکەی لە کابینێکی حکوومەتی هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەر دێ سوود وەرناگری لە ئەزمموی کابینەی پێشخۆی بۆیە ئەو ئەزممونە ڕاستی ئەکری ئامادەسازی زیاتر بکرێت ئەو ئامادەسازیە لە ڕێگەی کۆمەڵێک بابەتەوە کرێت لە ڕێگەی ئەوەی کادیری شارەزای خۆمان بنێردرێ بۆ وڵاتانی پێشکەوتوو لەبەرەوەی ئەزمموی هەر وڵاتێک جیاوازە خواستی فێرکردن و فێربوون لە خوێنکارێک ڕەنگە لە کۆمەلگای ئێمە جیاواز بێت لە کۆمەلگایەکی ئەوروپی بەڵام ئەتواندرێ ئەوانش بۆ ڕێگایە تێپەڕین لە قۆناغەکانی ڕابردوو بۆیە ئەکرێ ئامادەسازی بۆ بکرێ وەزارەتە پەیوەندیدارەکان لە ناویشدا وەزارەتی پەروەردە بە پلانێک ڕوبەڕووی ئەو بێتەوە لە ڕێگەی شارەزامەندبوونی کادیرانی پەروەردەیی بتوانن ئەو ئەزممونە وەربگرن لە وڵاتانی پێشکەوتوو چی گونجا لەگەڵ وڵاتی ئێمە لەگەڵ باشووری کوردستان فێرخوازانی ئێمە بتوان سوودی لێ وەربگرن ئەوەی نەشگونجا بتوانن بۆ نمونە لە دەرفەتەکانی تر لە قۆناغەکانی تر بەپێی زەرورەتی کۆمەلگا بەکاری بهێنن بەڵام ئەکرێت لە ئێستادا باشنا بکرێن بۆ منهەجی خوێندنی لە وڵاتانی پێشکەوتوو زیاتر بیر لەسەر ئەوە ئەکەنەوە بۆ پێشکەوتنی تەکنۆلۆژیا ئەو بوارانەی کە پەیوەستن بە ژیانی ئینسان بە تایبەتی بوارە پیشەیەکان بوارەکانی فێربوون بوارەکانی تر ئەوەی پەیوەندی بە سێکتەرەکانی ژیانکردنەوە هەیە بتوانن ڕۆڵ و کاریگەری ئەرێنیان هەبێ لەسەر ئەوەی چۆن بتوانن خزمەت بە کۆمەلگاکانیان بکەن لە هەمان کاتیشدا ئەو ئامادەسازیە لە ڕێگەی کادیری پەروەردەیەکرێت لە ڕێگەی پلانێکی تۆکمە ئەکرێ بۆی بتوانن ئەو مەهارە و توانایە کە لە فێرخوازاندا هەیە بدۆزرێتەوە ئەو زەمینە سازیەش بێگومان بە پلانێکی ور دەکرێت کە لە وەزارەتی پەروەردە وەزارەتە پەیوەندیدارەکان و هەم پەروەردەکاران بتوانن کاراسانی زیاتریان بۆ بکرێت لە ڕێگەی بەشداریکردن لە کۆنگرە نێودەوڵەتیەکان لە وەرکشۆپ و سمینارەکانی تایبەت بە پرسی پەروەردە و منهەج لە وڵاتانی دنیا لە دەوروبەر لەسەر ئاسی هەرێمایەتیش باشە مامۆستا هەر لەسەر قسەکانی بەڕێز تەمێنمەوە
لە پێشترا سیستمی سویدی هات و دواتر سیستمی بەریتانی هات و هەر 4 ساڵ جارێک یان هەر ساڵ جارێک و سیستمێکیەت پەیڕەوەکرێ بەسەر ناوەندەکانی پەروەردە لە وەزارەتی پەروەردە پەیڕەوێکە بەسەریانە بەڵام پێ وایە کە 4 ساڵ جارێک یان 5 ساڵ جارێک یان ئەگەر بگرێت 10 ساڵیش بێت تۆ خێزان ڕائهێنی لەسەر ئەم سیستەمە خوێندکار ڕائهێنی لەسەر ئەم سیستەمە مامۆستا و ناوەندەکانی خوێندن لەسەر ئەم سیستەمە ڕاهێنی دواتر وەزیرێکی تریەت یان لە کابینەیەکی ترە هەمووی هەڵەوشێنرێتەوە ئەمە گرفتێکی گەورەی دروست کردووە پێگومان یەکێک لەو کێماسیانە ئەوەیە کە وەزارەتەکان تەواوکەری یەکترنی لەبەرە پرۆسەی پەروەردە ئەکرێت تەواوکەری یەکتر بێ چۆن بۆ نمونە ئێستاوی جەنابەت سیستەمی هاوشێوەی سویدی سوود وەرگرتن لازمبوونی سوید دواتر ئەوی برتش کانسڵ و بەریتانی و کۆمەڵێک سیستەمی تر ڕاستی ڕاهێنانی ئەوانە خۆی سیستەم ناکرێت سیستەمێکی چاق بەستوو بێ بەڵکو بە پێی پێشکەوتنی کۆمەلگاکان دەبێت لە پێشکەوتندا بێ وەزارەتی پەروەردە ئەرچیەتی ستافی وەزارەت و ئەوانەی پەیوەندیدارن بە بوارە پەروەردە ئەرکیانەکە سوود لە ئەزمموی وەزارەتەکانی خۆیان وەربگرن لە بەکابینەکانی پێشتر بەڕاستی ینی ئاشنایەتی زمینە سازیش ناکرێت زۆر جار ئێستا بۆ نمونە کۆمەڵێک بابەت دێتە ناو پەروەردە ڕەنگە شتی بونجا و باش بن لە قۆناغەکەدا بەڵام پێشتر زمینە سازی بۆ نەکراوە تۆ ناکرێت لە لادێشی دوورەدەست هاوشێوەی بۆ نمونە جەرگەی پارێزگاکە مامەڵی لەگەڵ فێرخوازان بکرێت دەبێت تۆ پێشتر زمینە سازیە بکەیت بۆ ئەوی ئەو سیستەمە کاریگەری ئەرێنی هەبێت جگەلەوەی سیستەمی هیچ وڵاتێک بەسەر هیچ وڵاتێکی تر جێبەجێ ناکرێت لەبەرەوەی خواسی کۆمەلگاکە خواسی تێگەیشتنی تاکەکانی لە هەمان کاتە توێژەکانی ئاستی گەشەسەندنی کۆمەلگا جیاوازە لە هەرێمی کوردستان لەگە وڵاتێکی تر ئەکرێت سوودمەند بین لە ئەزمموی ئەو وڵاتانە بەڵام هەر هەمووی بەڕاستی متربە بکرێت بە کوردەواری بکرێت بۆ ئەوی بتوانن ئەو ئەزممونێکی سەرکەوتوو بێ فێرخوازان زیاتر وەربگرن خاڵێکی تر کە ئێمە کەمتر هەمانە کێماسیەکی گەورەیە بەسە سیستەمی پەروەردەوەی ئێمە توێژینەوەمان نیە ڕاستی لەو بوارد ئەگەر هەش بێ لە نزبەیەکی زۆر بەرتەسکدایە بتوانین ئێمە چی بکەین بۆ ئەوەی کۆمەلگای ئێمە پێویستی بەوە بێ کە فێرخوازانی لە ناوەندەکانی خوێندن فێری ئەو بابەتە پێویستانە بکرن کە کۆمەلگا لە مرۆ لە کوردستان پێویستێتی لە ئەما کە سیستەمێک پێویستی پێێتی ناکرێتەوە سیستەمێک ڕاستەخۆ ژینگە و تێگەیشتن و بیرکردنەوە و ناوەندی خوێندن لە وڵاتێکی وەکو بەریتانیا لە سوید زۆر جیاوازە سیستەمەکەیان سیستەمی سیاسیان سیستەمی حکومڕانیان ڕەنگە 100 ساڵ لە پێش ئێمە بێ ناکرێتەوە سیستەمە کۆپی پێیز بکەیت لە هەرێمی کوردستان بەڵام ئەکرێ ئەوەی ئەو قۆناغی ئەوان پێیدا تێپەڕێون ئێمە ئەزمموی بکەین و سوودی لێوە بکەین بۆی تاکەکانی ئێمەش فێرخوازانی ئێمە لە ئاستە جیاوازەکان بتوانن هەر لە ئاسی باخچەی منداڵانەوە تاکو زانکۆکان سوودی لێوە باشە مامۆستا پێت وایە تۆکمە ورتە بێ مامۆستا پێت وایە ئەمەی کە ئاکرێت بۆ سیستمێکی سویدی ئەگەر بە نمونە وەرگرین لەسەر ناوەندەکانی پەروەردە لە هەرێمی کوردستانان جێبەجێ ئەکرێت تەنیا بە قسە کراوە ئەگەنا هیچ ئامادەکاریکی بۆ نەکراوە بۆ جێبەجێکردنی بێگومان زمینە سازی باشی بۆ نەکراوە تۆ هەر بش و پێنەدارێک کە لە ژینگەی کوردستانە بی بە لە وڵاتی سوید بیڕوێنە بێگومان ئەودارە سەرکەوتو نابێت دەبێت تۆ خاکەکەی پەینەکەی دەوروبەرەکەی ژینگەکەی بۆی بگونجێنی ئەو کاتە ئەتوانی ئەودارە ڕەنگە ئەو کاتیش نەتوانی ئەودارە بێکە لە شاخەکانی کوردستان هەیە ئەودارە ڕەنگە بۆ نمونە ئەو سوودەی نەبێ بۆ ژینگەی سویدی یان ئەگەر هەشی بێ ناتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ قۆناغەکە بۆیە بەڕاستی زمینە سازی نەکراوە لە ماوەی ڕابردوو هەر بڕیارێک هاتووە ڕاستەخۆ کۆپی پەیز کراوە جگەلەوەی دەیان کۆنفرانس و کۆنگری نێودەوڵەتی کراوە دەیان کۆنفرانسی گرنگ کراوە لە کوردستان کە پارەیەکی بێشماری بۆ تەرخان کراوە بەڵام بەڕاستی کە دەینە سەربارە کرداریەکەی ڕەنگە ئەو سوود و بەرئەنجامە گرنگی نەبێت ئەو سوودەی نەبێت بۆ فێرخوازان لە ناوەندەکانی خوێندندا ئەو سوودەی نەبێت بۆ ئەوی فێرخواز بتوانێت ببێت بە خاوەنکاری خۆی لە دوای خوێندنەکەی ئەگەر بۆ نمونە لە کەرتی گشتیش دامەزراندن نەبێت بۆیە ئەکرێ بۆ لەمە وەدووە هەر کاتێک بمانەوێت سوود لە ئەزمموی هەر وڵاتێک وەربگرین لە سیستەمی پەروەردەی هەر وڵاتێک وەربگرین پێشتر ئێمە زمینە سازی بۆ بکەین ناکرێت خۆ وڵاتانی پێشکەوتوو بەتایبەتی جێ وڵاتانی ئەسکەندەنافی سوید و نەرویج و دانیمارک بێگومان پەروەردەیان لە تۆپدایە بریتانیا پەروەردەی لە تۆپدا و باشە ئەکرێ سوود وەربگرین بەڵام بەر لە سوود وەرگرتن لەوانە دەبێت ئێمە ئەزممون کەین ئێمە بابەت توێژینەوە بکەین لە ناوەندەکانی خوێندن خواست و پێکاتی کۆمەلگای خۆمان جگەلەوەی و ئاستی وەرگرتن ئاسی هۆشیاری تاکەکانی ئێمە بێگومان وەک باسم کرد ئێمە سیستەمی سیاسی لە وڵاتی ئێمە ڕەگەت چەند لەبەرەوەی نەکتەنها ئێمە لە دەوروبەری ئێمەش وڵاتانی جیهانی سێ بەدەست کۆمەڵی گرفت مارەنگازن کە ئێستاکە بەڕاستی کە پرۆسی پەروەردەیەکێکە لەو پرۆسانەی کە بەداخەوە بەراورد بە وڵاتانی پێشکەوتوو لە ئاستێکی باشدانە لە ئاستێکدایە کە لە ئاست خواستی قۆناغەکەدانیان بۆی ئەکرێ
بمانەوێ سێکتەری پەروەردە باش بکەین لەبەر ئەوەی ئەگەر سێکتەری پەروەردە ئێمە توانیمان ڕنگڕێژی تەواوی کۆمەلگاکەین بڕۆن ئەزمموی وڵاتان بخوێنەوە لە جەنگی یەکەم و دووەمی جیهانی هەرچی وڵاتی پێشکەوتووە کە تێکشکان لە جەنگی یەکەم و دووەمی جیهانی توانیوە لە ڕێگەی پەروەردە و پەروەردەکارانەوە خۆ بگرنەوە ببن بەزەلێز و جارێک تر خزمەتی کۆمەلگا و توێژەکانیان بکەن بێگومان دەبێت بەر لە هەر شتێک زمینە سازی بکرێت بەر لە هەر شتێک ئێمە بۆ نمونە کادیر ڕابهێنین جگە لەوەی ئێمە ئەکرێت توێژینەوە و لێ توێژینەوە ئەنجام دەین ئەم ئەزمونەی وڵاتان چەندە سوودی هەبێت چەندە زیانی ئەبێ بەرئەنجام سوودەکان زیادکەین و بتوانین بخێنە خزمەتی کۆمەلگای کوردی بۆ ئەوەی لە باشووری کوردستان سیستەمێکی ئێمە ئەگەر لە ساڵی 92 توانی بامانە پەروەردەیەکی باشوور تەندروستمان هەبووە ڕەنگە ئەو نەوەی ئێستاکە بە شێوازێکی تربیری لە کای سیاسی حکومڕانی کۆمەڵایەتی بوارەکانی تریژیانکردن کردبایەوە بەڵام بەداخەوە ڕاستی هەتا ئێستا سەرکەوتوو کوردستان سەرکەوتوو نەبووە لەوەی سیستەمێکی بەتایبەتی کابینەیەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای هەمووشیانەوە کابینەی نۆ نەتواندراوە ئێستا من ئەگەر ئامارێکتان پێ بڵێم زۆربەی زۆری ناوەندەکانی خوێندن لە باشووری کوردستان ئەوەی بەپێی ئەو ئامارەی دەستمن کەوتووە 5,000 ناوەندی خوێندن لە کوردستان بە زۆریشی لە پارێزگای سلێمانی لە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕنە پێویستی بە نەوژەنکردنەوەیە یعنی ژینگێکی لەبار نییە بۆ فێرخواز ئێمە گەر دیقەت بدەین زۆربەی زۆری بەپێی ئەو ئامارەی لەبەردەستی ئێمەدایە نزیکەی 1,900,000 خوێندکار هەیە 160,000 مامۆستا و فەرمانبەر لە کەرتی گشتی لە پەروەردە کارەکە سێنزەیان لە کەرتی ناوەندە ئەهلیەکان کارەکە هەر هەموو ئەوە ڕقمێکی قورسە لەو کۆمەلگایە پێویستی بە پلانی ورد پێویستی بە بودجەی زیاتر هەیە پێویستی بە بەرنامەی تۆکمەتر هەیە بۆ ئەوی بتوانن لەبەرەوەی دڵە زیندوەکەی کۆمەلگا پەروەردەیە لە ڕێگەی پەروەردە ئەتوانی پزیشکی باش لە ڕێگەی پەروەردەوە ئەتوانی سێکتەرەکانی تری ژیانکردن پسپۆڕێ جیاوازەکان لەبەر ئەوەی هەرچی دەرەچێ لەسەر دەستی پەروەردە و پرۆسەی پەروەردە تەنانەتەوە یەگوترێ پیشەسازی مرۆڤ دروستکردنە پەروەردە لەو ڕێگەیەوە ئەتوانین ئێمە کارێکی وا بکەین کە پەروەردە لە داهاتوودا ببێتە بە خاڵی جەوهری و خاڵی بەهێز هەر هەمومان کۆک بین لەسەر ئەوەی بتوانین پلانێکی تۆکمە بۆ ئەوەی لە داهاتوودا نەوەکانی ئێمە بە شێوەیەک گۆش بکرێن بتوانن پشت بە خۆیان ببەستن داهاتووی کوردستانی بەرەو پێشەوە بەرن. زۆر باشە مامۆستا شوان بەڕێزت کەسێکیت لە بواری پەروەردەی هاوچەرخا ئیشت زۆر کردووە بە شێوەیەکی زانکۆیانەش تۆ توانیوتە لەم بوارەیە بڕوانامە بەدەستبێنی پێمان بڵێ بەڕێزت ئەگەر ئیشەڵڵا چوویتە ئەم خولەی پەرلەمانەوە دەرچوویت لا دوایە ئەبێ لە ڕێگەی پەرلەمانەوە چی بکرێت بۆ چاکردنی ئەو کێشانەی کە ئێستا بەرۆکی کەرتی پەروەردەی گرتووە و هەوڵی جەنابەت چیە بێ؟ دیار بەڵێ ئێمە و تیمەکەمان بە هاوکاری هاوکارەکان پلانێکی وردمان ئەبێ لەبەرەوەی خەمێکی گشتیە مەسەلەی پەروەردە و خوێندنی باڵا لژنێکمان هەیە لە پەرلەمانی کوردستان ئەتوانین بە هاوکاری هاوکارەکان و پەروەردەکاران لە هەموو شوێنەکان ئەزمموی ئەوان وەربگرین و بتوانین کایی پەروەردە بە خەمێکی گشتی دابنێن لەبەرەوەی لەناو هەموو ماڵێک پەروەردە هەیە لەناو هەموو ماڵێکە خوێنکار و فێرخوازمان هەیە ئەتوانین لەسەر ئاستی بە پلانێکی ورد یەک دوو بابەتی پرۆژە یاسا ئەو پرۆژە یاسایانەی کە هەن لە هەرێمی کوردستان ڕەنگە لە ئاسخواستی قۆناغەکەدا نەبن پێویستیان بە ئەپدێت بێ کۆمەڵە پرۆژە یاسا هەن پێویستیان بە ئەوەیە کە ئینسان لۆبیان بۆ بکەین و بتوانین لە پەرلەمانی کوردستان جێگیان بۆ بکەین و لە هەمان کاجە دەنجیان پێ بدرێت بۆ داهاتوو بخرێتە خزمەتی پرۆسەی پەروەردە و فێرکردن بابەتێکی تری زۆر گرین کە ئێمە کاری لەسەرەکەین ئەوەیە کە پەروەردەی لێ هاتووی لە ئێستادا لە نێو ئێمەدا زۆر کەمە لە ئاستێکی زۆر کەمە فێرخوازێک کە خوێنکاری بنەڕەتیە خوێندنەکەی بۆ نمونە بنەڕەتی تەواوە کە دەستبەرداری خوێندنەکەی بێ ئێمە ناتوانێت خوێنکارەکە ببێ بە خاوەن ئیشی خۆی بۆی ئەتوانین لە ڕێگەی پەروەردەی لێ هاتوویەوە بتواندرێ ئەو فێرخوازە بێ بە خاوەنکاری خۆی یەکێک لەو کێماسیانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئێمە لە پەرلەمانی کوردستان گرد متمانەی دەنگدەرانی خۆمان بەدەستبێناوە بە ئایدۆلۆژیکردنی سیستەمی پەروەردە و مەنهەجی خوێندنە لە باشووری کوردستان کە یەکێکە لە خەتەریاتە هەرە کوشندەکان ئەوە مەنهەجی ڕژێمە یەک لە دوایەکەکانی عێراقا هەمیشە بەسەر تاکەکانیاندا دەیان چەسپان ئەو بابەتی بە ئایدۆلۆژیکردنە تۆ سیغناغ بۆ ئێستا سیستەمی پەروەردە بە ئایدۆلۆژی حیزبێکی دیاریکراو لە نێو حیزبێکی دیاریکراو بنەماڵەیەکی دیاریکراو تۆ ناکرێت دەبێت فێرخوازی خۆت ڕابهێنی لەسەر ڕاستی لەسەر فاکت ئەوەی هەیە کە ئەگا بەڕاستی ناکرێت تۆ ببینین بە کۆمەڵێک زانیاری خوێنکار سیغناغکەی بە ناڕاستی لە مەنهەجی خوێندندا ئەوە یەکێکیان دوو بابەتی مەنهەجی خوێندن لە سێکتەرەکانی ئەوەی پەیوەندی بە
کایەکانی بۆ نمونە پزیشکێک چۆن مامەڵە ئەکات ئەندازیارێک چۆن مامەڵە ئەکاکرێت سوود لەو ئەزمونانە وەربگرێ خوێنکار هەر لە قۆناغەکانی بنەڕەتی و لە قۆناغەکانی خواردتریش و سەرتریش دەزانکۆ کاری لەسەر بکرێت. بابەتێکی تر ئەوەیە کە مەنهەجەکانی خوێندن لە وڵاتی ئێمە تا ڕادەیەک چەکباستون گۆڕانکاریان تێدا ئەکرێ، بەڵام وەک باسم کرد لە ڕێگەی ئایدۆلۆژیەکی دیاریکراو کە ئەو ئایدۆلۆژی دیاریکراوە دوجار بەڵایەکی گەورە بەسەر کۆمەلگایەکە دێنێ، دوجار تاکەکانی لەسەر ناڕاستی پەروەرداکە ئەکرێ ئێمە بیر لەوە بکەینەوە لە داهاتوودا کار لەسەر ئەوواکەین. مەنهەجێکی پێشکەوت و پەیمانگە پیشەیەکان کارا بکردن. ئێستا یەکێک لە دیاردەکان لە کوردستان دیاردەی کۆچە ئەکرێ لە ڕێگەی پەروەردەوە ڕوبەڕووی بووینەوە. چۆن لە ڕێگەی پەروەردا خۆتان نەزان گەنجان و لاوان لە وڵاتی ئێمە شادەماری بەڕێوەبردننی هەر کۆمەلگایەکەن. ئێستا ئەگەر گەنجێک لاوێک لە وڵاتی خۆمە کاری دەست بکەوێت بێگومان ئەو ناچێ بۆ دەرەوە، ناچێ بۆ وڵاتێکی تر خزمەت بە وڵاتێکی خۆی بکاتە وڵاتێکی تر بکاتە وڵاتەکەی خۆی هەبێ. ئەوش هەر لە ڕێگەی پەروەردەوە ئەکرێ، لە ڕێگەی پەروەردەوە ئەتوانێ مەهارە و توانە پلانێکی ورتە بێت لە فێرخواز بدۆزرێتەوە بۆی بەپێی ئەو مەهارەیە بتوانێت کارێکی دەستکەوەی خزمەتی کۆمەلگاکەی بکە. ئێمە لە پەرلەمانی کوردستان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و بەندەش لەو تیمەدا کار لەسەر پێشخستنی سیستەمی پەروەرداکەین بە یەکێک لە پرسە هەرزە پێویستەکانی کۆمەلگای کورد لە پاڵ پرسەکانی تر ئەکرێ پرۆژە یاسای باش لە هەمان کاتجا بەدواداچوونی باش ئەو جیاکاریانەی کە ئەکرێن لە سیستەمی پەروەردەیە بڕۆ لە نێوان ئیدارەیەکی وەکو ئیدارەی سۆران و ئیدارەی ڕاپەڕینە دیقەت بدە بڕۆ سەپەیجی ئیدارەی سربەخۆی سۆران ڕەنگە 2 ساڵ 3 ساڵ هەرچەندە هاونیشتیمانیان بەنسبەت ئێمە لە زاخۆ تاقانەقین یەک هاونیشتیمانی بەڵام بینی جیاکاریەکی زۆر ئەکرێ. لەم ساڵدا 28 خوێندنگا لە ئیدارەی سۆران نۆژە کراوەتەوە بەبێ ئەوەی یەک خوێندنگا لە ئیدارەی ڕاپەڕین. بۆیە ئێمە کار لەسەر ئەو جیاکاریانە لە لای ئێمەوە ئەوە گرینگە بێت کە ناکرێ وەزیرێکی پەروەردە یان ستافێکی وەزارەتکار لەسەر ئەوە بکە کە جیاکاری بکە لە نێوان دەڤەرێک بۆ دەڤەرێکی تر، شارێک بۆ شارێکی تر، شارۆچکەی بۆ شارۆچکەیەکی تر، بەڵکو بەپێی زەرورەت و خواستی قۆناغەکە دەبێت وەزارەتی پەروەردە پلانێکی وردی هەبێ. ئێمەش چاودێرێکی تو وەکو ڕقیبێکی تو و لە هەمان کاتدا لە پاڵەوەشدا یاسای باش ئینشاڵڵا لە خزمەتی کۆمەلگاکەمان پێشکەشەکەین. دەستخۆش بۆ بەڕێستان مامۆستا شوان شێخە قەرەنی هەم شارەزا لە بواری پەروەردە لە هەمان کاتدا کاندیدی ژمارە 4 لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەڤەری ڕاپەڕینەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان بوویت. سپاس بۆ تۆ، سپاس بۆ زانیاریەکانت. زۆر سپاس بۆ کورسات.